بەڵام سەیری ئەم دوو برایەکە لە ڕۆژێک نییە کە پێکەوە نەبن. کەندرێن پێم بڵێ ماوەی چەند ساڵێکی بۆ بەردەوامەوە دەستی براکە دەگری و دێنی بۆ بازار؟ ئەوە بیسارە لەدام بێمەوە دەست لە دوولەمارێ دێمە بازاڕی. یعنی ماڵتان جیایە و دەستی لێت بە دوایدا؟ بەرێ ماریمە جوازە ماریوان لە خوارترا لە ئیسکانە کەرکۆنی. هەم ڕۆژە لەگەڵ کاک شێروان بێکۆ دێن بۆ بازار هاوڕێترتان نییە؟ نا ئەم ڕۆژە پێکۆ دێنی بازاڕی. هاوڕێتر نییە لەگەڵی بێ بازار وەس کاک شێروانە؟ بەرێ ماندوو نابی بێ تاقەت نابی ئەم ڕۆژە هیلاک نابی بەدەستیەوە بیێنی چونکە ئەو نابینایە؟ ناڵە مادی نابوو. تا چەند خۆشحاڵم بێکەوە دەبینم زۆر لەگە خەڵک گفتوگۆ دەکەن قسەی خۆش دەکەن. ئەڵم زۆر ئەمەی خۆش دیار نەبین دێنەوە دیار ناتنێ بازاریەوەکە دیار نەبینە داوێت دەستمە دام هەرمە لێ دەپێستەوە. ئەگەر تو نەبی بیێنی بۆ بازار کەسەیە بیێنێ؟ کەسی دی نییە کەسی نییە براکانی باکەشی شێ دامیان نییە. زۆر باشە کاک شێروانە تو پێم بڵێ لە کێوە ئاوا دۆخت وایە نابینایی و بە هۆکاری نابینایەکە چییە؟ وڵای لەدایک بۆ مادەری ناوەڵە 20 ساڵ تقریبان چاومەیە 20 ساڵ ئەوە 20 ساڵە بەرێ لە چیوە توش بووی؟ وەڵا ژانسەری بە ژانسەری وام لاتێ ژانسەر شەقیقا. تا چەند کاکەندرێنی برات توانیوێتی ئەو بۆشایەت بۆ پڕ بکاتەوە هەموو ڕۆژێک ببێتە شوێنی چاوەکانە دەست بگرێ بتێنە بۆ بازار؟ ئارەوە هەم ڕۆژێ دێ لە دوم فەقیرێ. تا چەند یارمەتی دەرە ئەمە؟ واری من یارمەتی دەرێکی باشە بەرێ. زۆر باشە. دۆخی ژیانتان چۆنە؟ دۆخی بژێویتان؟ 150,000 معاش. موچەی کەمەندامی بەرێ چەند سەرخێزان لە ماڵەوە؟ لە باسێینە چێ و چێم دێکۆ دەچێت؟ پشتیوان و خوشکەشکەش مەگەردەیە. واتە برایەک تو خوشکێک لە ماڵ؟ بەرێ بەشتان دەکاوە و پارێ؟ وەرە بە 150,000 ناوەڵە بەش ناکە باش دەی بێ حەوت دەرمانی دەی. دۆخی تەندروستی دەستا چۆنە چیتە؟ وەرا سەرم دێشی سەرم دێشی سەر شەقیقەتە؟ بەرێ زۆر باشە ینی ئێستا ئەگەر خەڵک هاوکاریتان دەکا ئەگە خەڵک هاوکاریتان نەکا بەرێ دۆست و برادر هەیە یارمەتیمان دەدەن واتە منیان درێژکە بەرێ. زۆر باشە. خەڵک لە بازارچتان پێ دەڵێن تا چەند سەرسامن بە برایەتی ئێوە چەند دڵخۆشن و بەبینیتان؟ ئادریان خۆشە دوور ڕێک ڕۆژ دیار نامدێنە لۆ دیارینە. دەبینم زۆر گاڵتە لەگە خەڵک دەکەن خەڵک خۆشی دەوێن بەدەمتانەوە دێن ئەمن چۆن ئەم هاوڕێتی دروست بووە؟ بە قسەی خۆش دەبێت قسەی خۆش بکەی دریان خۆشکەی. ینی پێشەوەی نابیناوی خۆت پێش لە بازاڕیشت دەکەیت؟ بەرێ پێش ئەمبارم لێرە باوشم هەر ئەمبار بوو پێشان لێرە. برایە هەموو ڕۆژێ لەسەرەوە دێنە لای من بۆ نانی لە فلکەی سەرەوە دێنەوە لە فلکەی خوارین خۆشەویستن لای خەڵگیەکان پێداویستی تایبەتەوەی تریان دەستی دەگرێت ڕۆژانە هەموو ڕۆژانە دەیهێنێتە بازاری تەنانەتە ڕۆژانێک کە بارانیشە زۆر بە وەفان بەرامبەر یەک هیوادارم هەموو برایەک هەیە دوو برایە لە تەنیژ یەکن بینیان نییە لەگەیەک لەسەر شتێکی بەسیت لە دنیا بەڵام سەیری ئەم دوو برایەکە لە ڕۆژێک نییە کە پێکەوە نەبن یەکیان لە شارەوانیەوەی دێتەوە هەموو ڕۆژانە دەیهێنێتە بازاڕی ئەوی تریان. ئەمە تاسەن نمونەیەکی جوانە حتا عنی خەڵکی زۆر خۆشیانە دەوێت کاکندرێن و کاک شێروان لە هەموو شاری کوێدا پێم وانە هیچ کەسێک بێ ڕخی لەوان نەبێت تێگەشتی ئەگە لە جادە سیارە بە سورعەت بێوانە بدینە سەبر دەکاتەوە تا دەپەڕنەوە عنی زۆر خۆشەویستن لای هەموو خەڵک.